سەبارەت بە بڕیارەکەی سەرۆکوەزیران لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکێکێتی مامۆستایانمان کردو. مامۆستاوە خێر بن. بەڕێزی سلام و دیاخۆ. مامۆستا چەند دڵخۆشن بەم بڕیارە؟ حتما مامۆستایانی وانەبێژ ئەمڕۆ دڵخۆشن بۆ بڕیارە و ئێمە سپاسی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ ئەو بڕیارە کە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستانی وانەبێژ کە چەند ساڵێکە دەڵانێن بەدەستیوە. نزیکەی 38,000 مامۆستا ئەمڕۆ دنیا دەبن کە بەردەوام دەبن لە پرۆسەی پەروەردە و تەنانەت باوکو بڵین جۆرێک لە سەقامگیری و جۆرێک لە ڕووی دەرونی و سەقامگیری پەیدا دەکرێت بۆ کۆتایهێنانی کێشەی چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی وانەبێژ. بەڵام حتما ئەو کێشە بە دامەزاندنی هەمیشەی کۆتایی پێدێت. بەڵام ئەمڕۆ هەنگاوێکی باش نراوە. ئەو هەنگاوە سەرەتایەکە بۆ ئەوە کە بتوانێت لە نزیکترین کات ئەو گرێبەستچێ بکرێت بە هەمیشەیی بەو شێوەیە مامۆستا مافەکانی خۆی وەکو مامۆستایەکی هەمیشەیی دامەزرا و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکەوت و لەلایەکی تر مافەکانی خۆی وەرگێت. تقریبان چەند ساڵە بێت چاوەڕێم بڕیارە؟ ئەوەی کە مەبەست لە پرسیارەکە ئەوەیە چەند ساڵە مامۆستانی وانەبێژ چاوەڕێی بڕیارێکی لەم شێوە؟ ئێمە لە دوا بریار پێش 4 ساڵ کە دوا بریار بوو کە دامەزراندنی نزیکەی 5850 مامۆستا لە گرێبەستەوە بۆ هەمیشەی و لە پاش ئەوە دەستکرا بە مامۆستا با بڵێن بە وەرگرتنی مامۆستایان وانەبێژی. بەڵام مامۆستامان هەیە 10 ساڵە، مامۆستامان هەیە 12 ساڵە، مامۆستامان هەیە 8 ساڵە وانەبێژە. بەڵام زۆرینەی مامۆستای نزیکەی 5 ساڵ بۆ 6 ساڵ وانەبێژن. هەیە 2 ساڵ هەیە 3 ساڵشە، بەڵام کە ئەوەی با بڵێن لە ناوەندەکەی 5 ساڵ بۆ 4 ساڵ مامۆستایان زۆرینەی مامۆستایان وانەبێژن و ئەمانە خەبات دەکەن و ڕۆژ بە ڕۆژ داواکاریەکانیان سوور بوون لەسەر داواکاریەکانیان و ماندین ئەمانە بۆ ماندین لەبەر ئەوە لە شوێنە دوورە دەستەکانن بە موچەیەکی 350,000 یان 450,000 دینار کە ناتوانێت بژێوی ژیانیان بکات. و ئەم بۆ بریارە درا گرێبەست چەند نازانی گرێبەستەکە ئایا 500,000 زیاترە من ئەوەی تێنەگەشتم. بەڵام گرنگ ئەوە تا هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوە کە هەمیشە بکرێن و بکرێن مامۆستایی هەمیشەیی و بخوانن ئەوانیش وەکو مامۆستایانی تر لە هەرێمی کوردستان خاوەنی موچەی خوامون لە کاتی خۆی وەرگێن. خۆیان موچەیان چەندە مامۆستایانی وانەبێژ بەش پێویست شوێن و فەرقەکە بە پێی ساڵ فەرقەکات؟ ئەوەی کە ئەوانەی زۆربەی لە دەرەوەی شارن ئەوەی پەیمانگای 350,000 و ئەوەیشە بەکردێسە 450,000. بەڵام لە ناو شار کەمترن، ئەوە بە پێی ئیش و کارەکانیان هەیە 350,000 کەمتر نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی. بەڵێ سەرۆکوەزیران ئەڵێت ئەمان لە دۆخی سەختی داراییە کۆڵیان نەدا. دڵسۆزی ئەوان تا چەند گرنگ بوو بۆی کام بڕیارە بدرێت؟ سەرجە مامۆستایانی هەرێمی کوردستان دڵسۆزم بۆ پرۆسەی پەروەردە بۆ منیش بێگومان نامە بەسم بڕیارەکە دواکەوتنی موچە تا ئێستا ئێمە لە قەیرانی دواکەوتنی موچەی، بەڵام مامۆستایان تا ئێستا کەس بەردەوامن، فەرمانبەرەکان بەردەوامن، کۆڵیان نەداوە، پشتگیری حکوومەتیان کردووە و کۆڵیان نەداوە لەسەر مەسەلەی کە مامۆستایان هەمووی خۆڕاگر بووە لە مەسەلەی دواکە. بەڵام مامۆستایانی وانەبێژ وەکو دوو جار یعنی دوو قاتی ئێمە کە مامۆستانی هەمیشەین لەلایەکەوە موچەکانیان کەمە، لەلایەکەوە دواکەوتو، لایەکشەوان بەردەوام بوون، بەردەوامن کۆڵیان نەدا و نیانهێشت قوتابخانەکان بەتایبەتی ئەو قوتابخانە کە دوورە دەستن لە گوندەکانن لە شوێنە دوورە با بڵێن لە شارۆچکەکان و لەو شوێنانە کە مامۆستای هەمیشەیان نەماوە یان مامۆستاکان گواستەوە زۆر پێویستیمان پێەیە بۆ بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە ئەو مامۆستا گەنجانە کە با بڵێن وزەیەکی زیاتر خەش دەکەن لە پێناوی پێشکەشکردنی پرۆسەی پەروەردەیەکی باش. بەڵێ بڕیارێک دیاریکراوە کە ڕێکارەکانیان دەست پێ بکات. حتمما کە ئەمڕۆ بریاردرا تەواو کۆتایی بەو کێشە و گرفتە تا ڕادەیەک هات و ئەوانە من تەسەوڕەکەم بە نزیکترین کات کە فەرمانی ئەنجومەنی وەزیران دەرچوو و وزارەتی پەروەردە ڕێکارەکان دەکات. تەسەوڕەکەم بۆ دەستپێکردنی دەوام کە دوای 15 کە یەکەم ساڵی خوێندنی 2024-25 و ئەوانش وەکو مامۆستایانی گرێبەست دامی خۆیان دەکەن. بەڵێ بە لە بەرچاوگرتنی دۆخی دارایی هەرێمی کوردستان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پاڵپشت بووە بۆ داخوازیەکانی مامۆستایان و چەندین جار لە چەندین بۆ نبینیمانە کە سەرۆکوەزیران هەموو جارە توێتی مامۆستایان توێژێکی تایبەتن، جیاوازن، ئەرکیان ئەرکی ئێمە قورستر و پیرۆسترە. ئەگەر سێری بارودۆخی دارایی بکەین و کە
کە ئەو قەیرانە داراییە تێپەڕی لە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ئەو کێشە و گرفتانە سیاسی لەگەڵ حکوومەتی اتحادی و داکەوتنی موچەکان و دەبینین ئەو بارودۆخە قورسەکە لە دوای ڕاگررتنی فرۆشتنی نەوت و پشتبەستن بە داهاتی ناوخۆ کە وەکو پێویست نەیتوانی بودجەیەکی باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکە دەبینی هەنگاونراوە ئیشی باش کراوە توانرا کە بڕێک پارە باش بۆ قوتابخانەکان ساڵانە دابین بکرێت موچە تا ڕادەیەک باڵێ ناڵێن 100 بەڵام توانرا بە فشاری حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقا و کۆمەڵە ئیشکرا کە موچەکان بکرد بەڵام ئەوە بڵێن جێگەی تموحی هەمومانە نەخێر ئێمە زیاترمانی شەوێ ئێمە چاومان لەوە تا حکوومەتەکەمان زیاتر پارە خەرچکە بۆ پەروەردا بۆ لەبەرەوە پەروەردا خاڵێکە ناتوانێ بە هیچ شێوەیە ئێمە بڵین فرامۆش بکرێت بۆ لەبەرەوە بنەڕەتی هەموو کارەکانە بنەڕەتی کۆمەڵگایە پێکهێنانی نوێیەکی نوێیە پێکهێنانی کەسایەتی لە ناو کۆمەڵگا لە ڕێگەی پەروەردا بێت ئەگەر پارەیەکی باش تەرخان نەکرێت و بەرهێنانێکی باش تەرخان نەکرێت بۆ پەروەردەی گشتی کە حکومی و پێکهێنانی با بڵێن مامۆستای باش لە ڕێگەی ڕاهێنانی باشەوە دامەزاندنی مامۆستای باش ئێمە جێگەی تموحی ئێمە نییە مەوەکیشتی مامۆستایان تموحمان زیاترە بەڵام نەمان تۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت بڵێ توانێتی تا ڕادەیەکی باش بەڵام پێویستە کات زیاتر لە بواری پەروەردا لە جیاوازترە لەو شوێنەکانی تر و بەرهێنانێکی باش بکە بۆ ئەوە بتوانین پەروەردەیەکی باشی گشتی بۆ سەرجەم خەڵکی کوردستان پەروەردەیان هەیە پەروەردە تەرخان کراوە بەڵام ئێمە پێویستمان بە پەروەردەی باشەیە کوالیتی بەرز پەروەردەی باشی کوالیتی بەرز پێویستی بە تەرخانکردنی بودجەیەکی باشەیە بەڵێ لە 20 ڕۆژی داهاتوە بڕیارە پەرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئەو کویشتی مامۆستایان چیەکەن بۆ ئامادەکاریتان بۆ دەستپێکردنی پرۆسی خوێندن ئامادەکاری لایەن وزارتی پەروەردەوە دەکرێت و متەسەوەرەکەم ئەمەدەی باش کراوە بەسپاسەوە بە وزارتی پەروەردە پلانەکانی باشەوە ئێمە چاودێری ئەو پلانمان نەکردووە و توانرا کۆردبەن ببەستێت کۆنفراس ببەستێت کۆنفراسی سەرپەرشتیاری ببەستێت ڕاهێنان بۆ مامۆستایان گفتوگویەکی باش لەسەری کراوە کۆنفرانسێک لەسەری کراوە ئەمە دەسازێکی باش کراوە ئەمێنێتەوە کە خاڵی گرنگی ژیانی و گوزرانی خەڵک و مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە زووترین کات موچەکان وەرگنەوە تا ئێمڕۆ 50 ڕۆژە ئێمە موچەکانمان وەرنەگرتووە موچەیمانی حەوت خەڵکی با بڵێن لە بەغدا موچەیمانی هیچیشی وەرگرت دەستی پێ کردووە دواکەوتنی موچەکانمان کارگەری دەبێت بەڵام کۆڵ نادەین بڵێن ئێمە بڵێن کۆڵ بدەین و وەڵاش پێویستە بە حکوومەتی عێراقەوە نەخێر ئەمە پێویستە بە حکوومەتی عێراق و بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت زیاتر گفتوگۆکانەکانی زیاتر هاوکار بێت لەسەر ئەو بابەتە ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە من دوێنێ پەیامێکم بوو بۆ وزارتی دارایی عراق بەڕاستی بەداخەوە کۆمەڵە ژمارەیەک ئەندام پەرلەمان بوونەتەوە تەبێژی وزارتی دارایی اتحادی کە هەل لە خۆیانەوە بوختان و لە خۆیانەوە کۆمەڵە شتی زیاد و بێبنەما و بڵێن بە بێڵگا دەخێنە پێشەوە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی بێت وردەکاریەکان بخاتە بەرچاو چۆن ئەوەی دوێنێ وزارتی دارایی کوردستان ڕوونکردنەوەیکی دا ڕوونکردنەوە زیاتر بێت لە کاتی خۆی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عراق محەممەد شیع سودانی دانیشتم وتم ئێوە من دەستخۆشی دەکەم کە ئێوە بە ئیمزایەک 350,000 کەستان دامەزران بۆ وزارتی پەروەردەی اتحادی بەڵام دەکرا لە 110 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا کە 35,000 ئێمە وتمەچی ئەو کاتە 35,000 مامۆستای وانەبێژ کێشە و گرفتی ئەوانیش دامەزرێنن سەکەی منی پێ باش بوو بەڵام وتی زۆر جاریش هەیە کۆمەڵی ئیش هەیە سیاسیە لەسەر من قرس دەکەوێت من ناتوانم بۆ ئاسانیە ئەو ئیشە بکەم بەڵام هەوڵە دێن ئێمە بە زووترین کات ئەو کێشە چاسەکەین ئەگەر بێ حکوومەتی اتحادی بە دادپەروەرانە سەیری هەموو هەوڵاتیانی خۆی بکە کە خۆی ئەڵێت لە زاخۆ تا کوفاو دەبایە ئەم مامۆستانە ئەمڕۆ دامەزرانە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێش 2 مانگ سەردانی بەغدای کرد و لەوێ ناوەکانی هەموو پێشکەشی جەنابی سەرۆک وەزیرانی اتحادی کرد بۆ ئەوانە دامەزرێن دەبایە دامەزرایەن ئێمە 3 کێشەی گەورەی گرفتی مامۆستایان و فەرمانبەرانمان هەیە یەکەم ئەو مامۆستانی وانە بێژە کە ئەمڕۆ هەنگاوێکی درا بۆ چاسەترین کێشەکانیان 2 مەسلەی تەرفیعات مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەڕاستی غەدرێکی زۆر گەوراکە کە حکوومەتی فدرالی ئەوڕ بەوە ناداتەوە دەبێت ئەمیش حکوومەتی هەرێمی کوردستان
بریارێکی بوارانەی تر بدا بەڵێ. سێ مەسلەی خانەنشین ئەوی چارەسەر بکرێت هاوتا بکرێت لەگەڵ عراقا ئەمانە هەنووکەین دەبێت چارەسەر بێ بۆ ئەوە مامۆستا بتوانێت مامۆستا لە ڕخسا بێت و بتوانێت پەروەردەیەکی باش پێشکات بەڵێ بێگومان حکوومەت عێراق بۆ لێبڕینەکە داوای کردووە کە هاوتای بکات بەڵام بۆ نازانین زیادکردنەوە بێدەنگە بەڵێت تۆ بەڵێ بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی شێتی مامۆستانی کوردستان سوپاس لە سۆدیو ئامادە بوون بەخێراتن سوپاس